دەڵێیت لەباری ناوزڕاندن و شکاندنی شکۆی پێشمەرگە بە مەبەستی بانگەشەی هەڵبژاردن و مزایدەی سیاسی. مالاسا بۆن کەساوێت سفکۆتی پێشمەرگەکە یعنی پێشمەرگە جێ شانۆزیە جێ سەرکەفتنایە جێ خەڵک پارێزە پێشمەرگە نا بۆن کەساوێت دەوێ خۆ خۆشتکەن بژنیان بۆ پێشمەرگە وتکەین ڕاستی ئەوە نە ئەو ناوی پێشمەرگەی خۆ ئەوی مازن کە مخابن بۆن کەسا ئەوێ بەحسی پێشمەرگەین کەن ڕاستی هەندێک کەس لایەنەکەنە ناوی پێشمەرگەی خۆ فەرزکەن سەر عالەمێ ناویت ڕاستی. پێشمەرگە ناوێکی زۆر پیرۆز و مبارەکە. بەڕای من ئەوانەی کە سوکاتی بە ناوی پێشمەرگە دەکەن یا مزایدە بە ناوی پێشمەرگە دەکەن بەخۆیان سوکن بەخۆیان ئینسانی هیچن چه بانگڕەوەندی حزبەکەی خۆیانە نازانم بەڵام پێشمەرگە شتێکی ناوێکی ئەوەندە پیرۆزەکە مەسەلەن هەر لە ناوەکەی لە کەلیمەی پێشمەرگە یعنی پێش مەرگی خۆمان دەکەین کەواتە چ شتێک لە یعنی ڕوحی ئینسان پیرۆزتر نییە. ئەکید بەلای منەوە غەڵەتە لەبەرەوەی پێشمەرگە دیفاع لە نیشتیمان دەکات و بۆلایەنێک بۆ حزبێک نییە ئەو مەبەستی پاراستنی هەموو گەلە و نیشتیمانە بۆیە هیچ حزبێک یان هیچ لایەنێک هەڵدەستێت بە شکاندنی شکۆی بەم لای منەوە غەڵەتە.